ئامادەکاریەکان بۆ جەژنی قوربانەکرێ هاوڵاتیانیش ساڵانە لەگەڵەوەی کە هەندێک لە خانمان و پیاوانیش چەند ڕۆژێک پێشەوە ئەچن بۆ حەج بۆ مەکە لەیە کە بتوانن ئەو فەرزە بەجێ بێنن بەڵام لێرەش هەندێک لە هاوڵاتیان هەوڵێن کە قوربانی بکەن لە ڕووی ئاینی ئیسلامەوە تا چەند ئەمە بۆ نمونە ئەبێتە خێر و خێرات وە ئەو کەسانەی کە پڕەپارەیەشیان هەیە تا چەند گرنگە بتوانن خێری لێ بکەن و تایبەتمەندیەکانی قوربانی ئەبێت چۆن بێ ئێمە تەواوی ئەم پرسیارانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەباس خدر وەکو مامۆستای ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆیە ئەگەر بفەرمی مامۆستا. سلام علیکم. بەخێر بێ مامۆستا. سلام بەخێر بێ مامۆستا گیان سەرچاوان فەرموو. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. بەنی باش مامۆستا بەخێر بێ. سپاس بە ئامادەبوون. زۆر بەخێر بێ. مامۆستا بەیانی جەژنە بە خۆشحاڵی و هاوڵاتیان هەمووی لە ئامادەکاریان و خۆیان ئامادەکەن کە پێشوازی لە جەژنی قوربان بکەن. جەژنی قوربانیش بۆ ناسراوەکە قوربانی تیاکرێ ئیتر یەکەم ڕۆژ لەبەرەوەی سەردانکردن و جەژنە پیرۆزێ لە دووەم ڕۆژەوە دەست پێکات. بابزانی قوربانیکردن لە ڕووی ئاینی ئیسلامەوە چۆن باسی لێوەرکرێت و چۆن بۆتە بەشێک لەوەی کە هاوڵاتیان لەگەڵ ئەوەی تاعەتی خۆیانەکەن خێر و خێراتەکانیشان بکەن. بەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ زاتی پاکی پەروەردگار درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر یار و یاوەران شوێنکەوتوانی بەربەگشتی تا ڕۆژی دوایی. سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵی کورسات سەرەتا داواکەین لە خوای پەروەردگار بە بۆنەی نزیک بوونەوەی جەژنی قوربانەوە کە ئیمڕۆکە عەرەفەیە و بەیانی جەژنی قوربانە پیرۆزبای جەژنی قوربان لەسەر جە مسلمانان دەکەین و بە تایبەتی تر لە مسلمانانی هەرێمی کوردستان و بە تایبەتی تری شارە حیاتەکە داواکاری لە خوای پەروەردگار کەوا جەژنی قوربان بەخێر و خۆشی بەسەرماناتێ بپاڕێەوە بێتە هەوێنی برایەتی و نزیک بوونەوە دڵەکان لە یەکتری و بێتە مای دەستگیرۆی کردنی مسلمانان لە یەکتری و ئاشبوونەوەی دڵەکان لە یەکتری. جەژنی قوربان ئاینی پیرۆزی ئیسلام جەژنەکانیشی بۆ پێچەوانەی جەژنی ئاینەکانی ترە. جەژنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وای داناوەکەوە لە جەژنەکانە بێتە هەوێنی برایەتی و ئاشتەوایی و نزیک بوونەوەی چین و توێژەکان لە یەکتری. یەکێک لەوانەیە مەسەلەن لە جەژنی قوربانە کە خوای گەورە بە نەسی ئاەتی قورئانی بە پێغەمبەرە فەرمێ کە لەسەر پێغەمبەر واجبی کردووە بەڵام لەبەرەوەی کە مسلمانان لەوانەیە نەتوانن خوای گەورە بۆ ئومەتەکەی کردوێتی بە سونەت کە فەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ نوێژ بکە و قوربانیش بکە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختی خۆی لە ژیانی حیاتی خۆیان هات دوو بەرانی کرد بە قوربانی فەرمووی ئەمەیەکیان بۆ خۆم ماڵ و مناڵم ئەمەشیان لە جیاتی فەقیری ئومەتەکەم. سایبیەوەی کردکەوە ئەم شعائرە ئەگەر بێت و بە واجبی بێت خەڵکێکی فەقیرە و ناتوانێت کەوا بیکات بەڵام هاتووە ئاینی پیرۆزی ئیسلام واجبی کردووە لەسەر خەڵکی دەوڵەمەندەکان بە تایبەتی لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە و لە مەزهەبی ئیمامی مالیکە واجبی کردووە کەوا مسلمانان ئەوەی کە دەستگیر توانە و ئیمکانیاتی هەیە دەبێت سەری ببڕێت ئاژەڵ سەر ببڕێت و حتا لە مەزهەبی ئیمامی ئەحمەدا ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمی ئەگەر کەسێک لەو کاتەیە شتێکی هەبوو بەڵام پارەی بەدەستەوە نەبوو دەیتوانی بە قەرزی بێ بابی کات بەڵام ماتوشتی هەیە لە جێیا دوای قەرزەکەی پێباتەوە. تەنها ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سونەتە. ئەمەش بۆی کەوا جەژن کەوا مناسبەیەتە پێشەوە خەڵکی هەمووی دڵی خۆش بێبەیەکەوە هەمووی بەیەکەوە چێشت و سفرۆنانەکانیان هاوتا بێ لە یەکتری. هەر بۆیش دایناوەیەکێک لەو شعیرە گەورانەیان گەورەترین خێر کە لە جێژ نابکرێت لەو چەند ڕۆژەی جێژنا یەکەم و دوو هەموو سێم و تا چوارەمیش ئەوەیە کەوا سەربڕینی ئاژەڵێکە کە لە پێناوی خوایە بۆی تۆ نیەتەکە بۆ خوای خۆخوا خۆپێویستی بۆ گۆشتە نییە و نییە بەڵام نیەتەکەت بۆ خوایە تۆ خوایە لەبەر خاتی تۆ منم ئاژەڵە سەرە بڕم وای بەشمەوە بەسەر مسلمانانە حتا تەنانەت لەبەر برایەتی تەبایی ئاینی پیرۆزی ئیسلام بەروژیرانەکانشی بیر نەچۆ بۆیە هاتۆ لە سونەت هاتوڵێ ئەم ئاژەڵەکە سەری بڕیت دەکێ بە سێ بەشەوە ینی بە خاڵی خۆت دانی کەمەکەی دەبێ بەشێکی بۆ تێ بخۆت ماڵ و مناڵی بیخۆیت بەشێکی ئەتوانیت بی بە جاروێتەوە بەروجیرانەکانت دەوڵەمەندن وەزیان باشە بەڵام دەبینێت تۆ ئاژەڵێکە سەر بڕی و حیوانی گەورە سەر بڕی و کوتێ گۆشتی بۆ نابەی لەم جێژنە هەر لە خۆیەوە چکە دایمە پێغەمبەر فەرمێت تەهاد و تەحابوو دیاری ببن بۆ یەکتری لا یەکتری شیرن و خۆشەویست دەبن. حسابی کردووە فەرمێن بەشێکیشی
شکلان تۆ زیرانەکان دەوڵەمەند بن چاوێن لێەوەی بێت یان بۆ خزمەکانت دڵخۆشیە لەو سێ بەشە کە بەشێکی دانی متوانی خۆت خۆی بەکاری بێنی بەشێک شێتوانی بێ بۆ خەڵکی بێ بۆ خەڵکانی کە دەور پشت دەوڵەمەند و پێویستیان پێ نییە بەڵام وەکو هەردی و دیاری بەڵام لانی کەمەکەی بەشێکی سەیەکی یەبێ بگات بە خەڵکی فەقیر نابێ هەمووی ببەشتەوە بە خەڵک خزمەکانی خۆت و خزمەکان هەمووی دەوڵەمەند و ئەوەیە دەبێ بەشێکی بگات بە خەڵکی فەقیر و هەژار وە حتا تەنانەت مثلەن بۆ ئەوەی کەوا برایەتی و تەباوی خۆشەویستی بۆ دڵەکان دروست بێەوە تەسخیە بێت بۆ ئەوە مثلەن ئاینی پیرۆزی هاتوواڵێ نابێت ئینسان ناتوانانی لە 3 ڕۆژ زیاتر دەنگ دابڕی لە براو خوشکە مسلمانەکەت چکەگە دەنگ دابڕی لە برا خوشکی مسلمانت عیبادەتەکانت دەوەستێ ناگا بەخوا ئەمە هەمووی ئەوەیە کەوا بۆ ئەوەی کەوا ئێمە لە جژنەکانە زیاتر ئەو شتانش کە لە ڕابردووە بە سەرمانە تێپەڕیوە لەویاوەکو عەهد و پەیمانێک لەگەڵ خوایە هەم دیسان بگەڕێنەوە سەر عەهد و پەیمانەکە و برایەتی و خۆشەویستی و نزیکبوونەوەکە لەگەڵ برا خوشکانمان دووپات بکەینەوە باشە مامۆستا لەسەر کێ واجبەکە قوربانی بکات بۆ نمونە کەسێک کە کرێکی بێت بەڵام پێخۆشە قوربانی بکات ئەم کەسە ئاسایی کە قوربانی بکات یاخود ئەمەیان چۆنە بەڵێ وەکو پێشتر عەرزم کردی لە مەذهبی ئیمامی شافعیە فەرمێت سونەتە بەڵام کەسێک ئیمکانیاتی هەبێت بۆی دانراوە پیامبەر صلی الله علیه و سلم حسابی ئەو کرێکی و فەقیرەشی ئەو کاتە کردووە کەوا ڕۆژێ لە ڕۆژان ئومەتەکەی خەڵکێک هەیە حەزی لێتی بەڵام توانای نییە هاتۆ ئاژەڵێکی سەر بڕیوە دوو بەرانسەوەیەکی بۆ فەقیری ئومەتیەکی کیان بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی بۆ ئەگەر کەسێک توانای نەبێ و دارایی نەبێ و دەسەڵاتی نەبێ ئەمە لا يكلف الله وسعا لا يكلف الله نفسا الا وسعها خوای گەورە شتانێک لە مسلمانان ناگرێت کە توانایان نییە حەزیان لێتی بەڵام ئیمکانیەتیان نییە دەسەڵاتیان نییە ماتوڵ توانە و دەسەڵاتی نیە واجب نییە لەسەری بۆیە ئەوەی کە واجبە لەسەری خەڵکانێکی کە متەمەکینن دەسەڵاتیان هەیە باری داراییان باشە بۆیە شەرعی واجبی کردو لەسەری بۆی تۆ دارایت باشە خەڵکانێک هەیە هەژارن کرێچین پێویستە لەم جەژنە سفرەخوانەکەی ئەوانیش کیلۆ گۆشتی بۆ ناکڕی بە 24,000 و 25,000 و لە 20,000 بەرەژوور بۆی سەر سفرەخوانەکەی ئەویش هاوتا سفرەخوانەکەی تۆ چەند ژەمێک گۆشتی لەسەر بێت مامۆستا لەگەڵەوەیە لەوانەیە زۆربەی هاوڵاتیانەوەی کە قوربانی بکات بڵێ دوو ئاژەڵ بێنێت 500,000 پێبات بۆ نمونە زۆر کەس بیر دەکات وەڵام 500,000 لەوانەیە بۆ کیلۆ گۆشت بۆ ماڵێکی هەژار هیچ نەبێت بەڵام تۆ کرێخانووی مانگێکی بۆ بێ یان دوو مانگی بۆ بێ ئایا ئەمەش هەمان خێری بۆ گاتەوە بۆ کەسە خۆی خێرەکان ئەوە سەدەقەیە خێرەکان ناوەکانیان جیاوازە لەم کاتەیە ئەم خێرانە ئەوە ڕێ لەوەش نەگیراوە کە بیکات ئەو کەسە ئەمە سەدەقەیە کە جێگەی قوربانیەکەی بۆ جێگەی قوربانی ناگرێتەوە قوربانی شاعیرێکی تایبەتە و خێر و ثوابەکەی تایبەتە تەنانەت ئەوە نەگەورەیە تەنها هەر گۆشتەکەی لای خوا بەپێی حەدیثی پیامبەر صلی الله علیه و سلم هەر گۆشتەکەی نییە کە بۆی بنووسێ بەخێر کە بەشیێتەوە ئەو ئاژەڵی کەم کڕیوێتی بە پێستیەوە بە شاخە ڕقەکانیەوە بەسم و ئەو تووکو هینێشەوە کە ناخورێت بە تەنانەت حاشا لە ڕووی جەنابتان و بینەران و بیسەران بە ورگوڕی خۆڵە و پیسایەکەی ناوسکردن هەمووی بەخێرە نووسێتێتە سەر تەرازووی ئەو کەسێک کە کردوێتی بەخێر لەبەرە چونکە ئەمە تازەکردنەوە عەهد و پەیمان لەگەڵ خوایە ملکەسکردنی بەندایەتی بۆ خوا وەلەو لاشەو دڵی فەقیر و هەژار خۆشەکات بەوەی بەڵام لەو لاشەوە توانێ و کەسە چکە هەندێک خێر هەیە خێرەکان جیاوازن خێری وا هەیە مەسەلەن یەک بە دێ یەک بە سەد یەک بە حەوسەد یەک بە چەند هەزارە کابرایەک سەیرەکەی لەم جەژنەیەک سجلی هەیە لە لای سوپەرمارکێتەکان قەرزارە بۆی نادرێتەوە جەژیش بکە دڵی تەنگە هەر ئەگەر کابرای قەرزاری خەیەگرێ ئەچێت لەولاوە کابرایەک ئەچێت دەوڵەمەندێک ئەچێت لەگەڵەوەشە ئاژەڵێکی کردو بە قوربانی لەولاشەوە چێ سێری سجلێکی یادەکا کەس چێ فەقیرە زۆر دەستی کورتە لای جەنابەت و قەرشت دابە سجلەکە وەرەگرێت توشکە خەڵکانێکمان هەیە لەو جۆرە خەڵکی ئاسا و دەوڵەمەند سجلەکە وەرەگرێت ئادەکا کە ئەمانە بۆ بکوژێنەوە من پارەکەی هەیە ئەمە ڕێوەش نەگیراوە ئەوە چکە خێر هەموو کاتێک کراوەیە بەڵام هێندێک خێر هەیە تایبەتە کاتەکەی وەکو قوربانی چکە قوربانی تەنها لە ساڵانەیە لە ئەم 4 ڕۆژەیە هەندێک ئەڵ لەم 3 ڕۆژیشە نەک 4ایە باشە مامۆستا ئەو ئاژەڵەی کە ئەکرێ بە قوربانی هیچ مەرجێک هەیە بۆ ئاژەڵەکە بۆ نمونە زۆر کەسەیە ئەوترێت ئەڵێ من ئاژەڵێکم کردو بۆ 4 کەس بۆ 5 کەس ئەمەیان چۆن بەڵێ یەکەم شت شریعەتی ئیسلام هاتووە ڕەشاوی تەندروستی ئاژەڵەکەی کردووە بۆ تەندروستی مرۆڤەکان هاتووە
ئەڵێ ئەبێ و ئاژڵێک کە سەریە بڕیت بەڵێ نابێت نەخۆش بێت نابێت لە ڕوو لاواز بێت چونکە کە لە ڕوو لاوازیش بوو با بە ظاهیر چکۆ سەفەحسوشت نەبووە با بە ظاهیر تەندروست بێ بەڵام ماتوور لە ڕوو لاوازە احتیمالی هەیەکەوە یان نەخۆشە بۆیە لە ڕوو لاوازە یان هەڵگری ڤایرۆسە بۆیە قەڵەو نابێت یەکەمیان دەبێت ئەو ئاژەڵێکی تەندروست بێت نەخۆشیشی پێوە نەبێت لە ڕوو لاواز نەبێت شەل و کوێر و نوقسان نەبێت دەبێت سەحەتی کامل بە ینی نوقسانی تیان نەبێت و تەمەنەکەشی دیاری کردووە بۆ حیوانی سپیواتە مەڕ و بەران و ئەوەی کە بڵێنی تر شێوەکانی لە 6 مانگ زیاتر چکە حسابی گۆشتەکەی کردووە ئاژەڵی سپی زووتر گەورە هەبێ مەڕ و بەرانەوە ئەگەر نێر بێ ڕچاوی حتا تەنانەت ڕچاوی ئەوشی کردووە بۆ ئەوەی کەوە کەم نەبێتەوە لەسەر ئەرزە هاتووەڵێ ئەگەر نێر بێ خێری زیاترە نێر خێری زیاترە سەربڕینی ئاژەڵی نێر لەمێ بۆی مێیەکان چووکە زوڕێتیان لێکەوێتەوە بۆی کەم نەبێتەوە و نەفەوتێت جنسی ئەو ئاژەڵە لەسەر زەویە و نسبەتەکەی کەم بۆی چکە ئاژەڵێک مێکان ئەتوانن زوڕتی بەڵام نێرەکان دانەیەکی فاتە لە ناوچەند سەر ئاژەڵێکە ئاگات بژمێنێت بۆی هاتو حسابی کردووە نێرەکان سەر ببڕن خێری زیاترە لە مێکان و تەمەنەکەیشی ئەگەر نێر سپی بوو 6 مانگ زیاتر دروستە ئەگەر بزن و نێری ئەو بوو کە بڵێ ڕەشەکەیەتی جنسەکەی جیایە 12 مانگی تاوا کرد بێ 12 مانگی تاوا کرد بێ ئەمە بۆ یەک کەسە بێت بەڵام شتێکی تر هەیە توانێت ئەو کەسە کە ئاژەڵەکە سەرە بڕێ مەسەلەن جەنابەت تۆ حیوانێکەکەی بە قوربانی بۆ خۆت بەرانێک سەرە بڕی یان نێریەک سەرە بڕی کە سەری بڕێ ئەڵێ لە جیاتی سەری خۆم نیەتەکە چکە بێ بۆ خوایە خوایم ئاژەڵە سەرە بڕم لە جیاتی خۆم بۆ تۆ وا بەرەو قیبلەیەکەیتەوە ئاژەڵەکە ئەو کەسەیانەگە خۆش نییە ئەگە خۆشن بۆ نەوتوان سەری بڕی و کەسی کە قەسابەیە کێ سەر بڕی سونەت وایە بە دیاری خۆت بوەستی بە دیار ئاژەڵەکەی خۆتەوە لە کاتی سەر بڕینی ئەو کەساکەی بۆچی فڵانە کەسم ئاژەڵم بۆ سەر ببڕە بەڵام لە جیاتی خۆت لەچی لە جیاتی خۆم و خاوە خێزانم بۆی ئەوانیان لە جیاتی خۆم و خێزانەکەیشم خانەوادەکەشم شەریکی ئەم خێرەم بن ئەوەی لە کۆڵ ئەوما بەڵام ئەگەر ڕەشەوڵاغ بوو بۆ حەو کەس دەبێت بۆ حەو کەس دەبێت بەڵام ئەوش دەبێت تەمەنەکەی دیاری کراوە دەبێت 24 مانگی تێک تەواو کرد دەبێت پێی نابێتە 25 مانگەوە ئەمە زیاتر چی زانن ئەمە زیاتر ئەخوانی کە ئیشی ئاژەڵ کڕین و فرۆشت نەکەن لە مەیانی ئاژەڵەکانە ئەوان ئەزانن چکە بە پێوەی کەوا حیوانە لە چەنە دانی یەشکێن و لە چەنە دانێکی یەکەوێت و ئەمانە بۆ حسابانەوان ئەوان لەو بابەتانە خەبیرن وشتری ژەبێت بەڵام هشتر لا ئێمەەوە هین نیە وشتر بە هەماشەوە بۆ حەو نەفەر بێت بەڵام لا ئێمە وشتر ئەو شتانە کەمترە و نییە ئەمە چۆنێتی ئاژەڵانێکەوە باشە مامۆستا زۆر کەس هەیە بۆ نمونە کەسێکی لە خێزانەکەی باوکێتی یان دایکێتی چەند ساڵێکە لە ژیانانەمەوە قوربانی بۆ ئەکات ئەمانە چۆن ئەبێ نیەتی لێ بنێن یان بۆ نمونە 4 خوشکەڵەسن بەیەکەوە حیوانێکی گەورە ئەکردن و نیەتی باوکیانی لێنێن و ئەڵێ ئەمە قوربانیە بۆ باوکمان بڵێن باوکیان لە ژیانە نەماوە ئەمە خۆی خلافێ هێندێ لە زانەکان ئەڵێن ماتوڵ ئەو کەسە خۆی وەسێتی نەکرد بێت لە بۆ قوربانی وەسێتی نەکرد بێت لە ژیانیا کەوا کە مردم دەسەڵاتان بۆ قوربانی بۆ بکەن ئەڵێن پێویست ناکە خێری بۆ بکە بەڵام من ئاینی پیرۆزی ئیسلام لەوە بە فراوانتر دەزانم و فراوانتریشە بێگومان فمن يعمل مثقال ذرة خيرا يراه کاتێ مسقالە ذەڕەیە کە تۆزێکی گەردێکی بچووکە و تۆ بە چاو نبینی لای خواون نابێ و دەبیندرێ ئاژەڵێک سەر ببڕی بۆ باوکت بە قوربانی بێخێت تۆ بڵێ ون بێ لای خۆی گەورە بۆیە تەسەور ناکەم کە گەردی لێ گون نەبێ لای خوا ئاژەڵێک تۆ سەری بڕی دەیکێ بەخێر خوایە ئەم ئاژەڵە من سەرە بڕم بۆ باوکم کە وەختی خۆی لەوانەیە فریان نەکەوت بێ دەسەڵاتی نەبووە توانای نەبووە بۆی نەکراوە یان لە پڕێکا فریاوە نەکەوت جەڵدەیەک لیاوە فریاوە نەکەوت و بەتماوەنەوە بۆ بمرێ ئەمە بووە ومێدمە ئینشاڵڵا ئەمەش پێگات و کێشەیان بێت بەڵام بۆ شێوازە کە وەکو عەرزم کردن ئەمە ئاژەڵە سەرە بڕم بۆ لە جیاتی باوکم بۆ باوکم دەیکەم بە قوربانی خێر و سەوابەکەی بۆ باوکم بێت باشە مامۆستا کەسێک ئەگەر باری دارایی باش بێت بۆ نمونە ساڵی پار قوربانی کرد بێت ئەڵێ خۆ من پار قوربانیم کردو چ پێویستەکەم ساڵیش بیکەم پرسیارەکی من ئەوەیە قوربانی کردن یەک جار بەس یا خود نەخێر ئەگەر کەسەکە باری دارایی باش بێت ئەبێت هەموو ساڵە گەنجامی باتوو بیکات بەڵێ وەکو عەرزم کردی قوربانی لە مەزەبی لای ئیمامی ئەبوو حەنیفە و لای ئیمامی مالک واجبە کە واجبیش بوو واجبە لەسەر ئەو دەوڵەمەنانە
کە توانە و دارایان هەیە کە تاراو دەسەڵات و تواناییان هەیە یان ئیمامی ئەحمەد کا فەرمووی ئەگەر بە قەرزیش بێت ئەوە نە بە گەورەی و دەبێت هەموو ساڵێ بیکات ئەوەی کە دەسەڵات و توانای هەیە متمەکینە نابێ بڵێ پار کردومان نابێ بڵێ پار کردومە کیفایەتە ئەوەی کەوایەکە خۆی مثلا شافعي مذهب عليه من إمام الشافعي مثلا سال مذهب الإمام الشافعية الإمام الشافعي أفرمي سنته كسنة وما طلقت في عمر صلى الله عليه وسلم بوشي وعزب عسي كردوا معناه وبسنة دانا الإمام الشافعي يكجار ككردت ظاهرة كي لكل دبيته بلا مراسي وكو كسيغنية كوا توانا ودارين وبهزار حال داني كوا أوش توانا هي توانێت لە ساڵێکە چەندی سەر حیوانیش سەر ببڕێت و بەڵام نەیکات بەڵام یەکشتمان بیر نەچێت لێرە ئەمە زۆر گرنگە حەزمەکە دەربارەی قوربانی بەسەرمانە تێ نەپەڕێ هەلێرەوە داوا لە هەموو ئەو خوشک و برایانە کەینکەوە قوربانیەکەن چۆن شەریعەتی ئیسلام ڕەچاوی تەندروستی ئاژەڵەکەی کردووە ئەمە ڕەچاوی تەندروستی ئاژەڵ بکەن کەیکڕن بۆ قوربانی و ڕەچاوی تەندروستی خەڵکیش بکەن لە سەربڕینەکە چکە ئێمە شارە وەکو جارانی ئەو زمانی کە ئەو سەلەمکەوە دەرەوە بوو توانراوەکەوا مەسەلەن دوور بخرێتەوە ئێمە لە ناو شارەیە ئەو ئاژەڵانی سرە بڕێت هەچەند بکرێت ئیمکان بکرێت ئەگەر بیبەنە کوشتارگەکان چاکترە بەڵێ پاشژنەی ژنەی فەحسی دێە ئاژەڵەکەت بۆ فەحسەکات ئەسڵی جوایە کە تۆ خێرەکەی زۆرترین و چاکترین و باشترین خێر لەو خێرە دەستکەوێت چکە بۆت فەحسەکان لەوێ ئەگەر کەسێکیش نەیتوانی ئیمکانیەتی نەبوو لەسەری قورس بوو سارەی نەبوو بۆی ناگەشتا کوشتەرەکەکە لەبەر کوشتارگەکە دوورە و لە دەرەوەی شارە و دوورە لێرەوە ئاژەڵەکان لە قراغی شار لیژنەی ئەمنی سلێمانی قایمقامەتی سلێمانی چەند شوێنێکی چوار شوێن دیاری کردووە لەبەر کار ئاسانی بۆ خەڵک بۆیە ئەم ئیزدیحامە دروست نەبێ بچنە مەیدانی ئاشەڵان لە هەر چوار دەوری شار لە چوار شوێنی دیاری کردووە لە سنووری بەکرەژۆ لە سنووری ڕاپەڕین لە ئەوەی ئاژەڵمەیانی ئاژەڵەکان لە ئەم منتیقەی برای محمۆش چوار شوێن بۆ ئاسانکاری بۆ هەر چوار تەرەفی شار کاتێک ئاژەڵەکەکڕن ئەگەر نەشیان بردبووەوێ با لە شوێنێکە لە ماڵی کاکەوا مەجای هەیە و بەرفراوانە حوشەشتی هەیە ماڵی خۆیان ماڵی دۆستێکیان یان کەسێکی ئاشنا و دۆستیان باخ و فێلای هەیە و مەجای هەیە سەری ببڕن و پیسایی و پاشە ڕۆی ئاژەڵەکەش پێستە و ناوسک و هینەکەیشی فرێنەیە لە نزیکی ئاوەدانیەوە چکە بۆ نوبەرامەی زۆر ناخۆشە ینی جاروای خەڵکێکە بۆ شەوانە بە زیادی ڕۆڵە کەساگای لێ نبی بە فرية أما بوي بزيتو خود زانك إيش يكتب كردوا حرامة الحلال بين والحرام البين خوي زانك حلال زيارة وحرام زيارة زربي زوري كم يكوا بينهما مشتبهات بيت كشبهاوي بلو بينا نزاني لما كتوز بدزيو بمنا على كفر معناه تو اشتيك كردوا حرام وأزاني بوي أين يري بمنا على كتاب بكركتا أين يري معناه بو أزاني كبونو برامو بيساي وينكي للا كنت خيرك لذلك شو يقرك إسعادك يبونو برامي ناخوش لبرو جناه باربن أقدار من رجاء هم أو كسانيك قرباني كان باش روي حوانك تواو دور بخنوا بوشوينك كوا بونو برامي بسر خلقي نشت جي أو شوينانا ولا يعني تندرستيش بوي كوا شكا نزيقبو أو هنانا كوا نزيقبو بۆنەکات هەڵگری ڤایرۆس و میکرۆبە بێ دەبێتە سەرچاوەیەکی زۆر باشیش بۆ سەرچاوەیەکی زۆر خەتەر و زوو بڵاوبوونەوەی نەخۆش زۆر دڵنیاش بین لەوەی کاو پاژماوەیە کەیکەنە ناو فەردەیەک و یان کیسێکی لایلۆنەوە دڵنیا بین لەوەی کەشوهەواکە گەرمای ڕاستەوە خۆ دوای چەند کاژمێرە بۆ گەنەکە ئەنجا ئێستا ئاژەڵی بەڕەڵامان هەیە لەسەر شەقامەکان بە تایبەتی چەند شوێنێکمانەیە کە تۆ بە شەو لە شوێنێک دەیانەی ئەمە دواتر دڕێنرێ و ئاژەڵانە بڵاوی نەخۆشی بڵاوەکاتەوە مامۆستا ئەم ساڵ حاجیان کە چوون بۆ حەج بڕیاریان ناوە کە خێرەکەیان قوربانیەکەیان لەوێ نەکەن لە کوردستان بیکەن ئەمە لە ڕووی ئاینی ئیسلامەوە ئایا ئەو خێران هەر بۆ ئەنووسرێت یاخود بتوانین ئێمە وەکو خەڵکی خۆمان هەرێمی خۆمان بتوانین ئەو ڕژمارە زۆرەی ئاژەڵان توانین سوودی لێ ببینین بەڵێ خۆی لە سعودیشکەوە هەموو ئاژەڵاکرێ بەخێر خۆ سعود لە ناخوا سەرفی ناکە ئەبا بۆ شوێنانەی کە پێویستی پێێتی چەند کوشتارگایەکی ڕسمیان هەیە گەورە کەوا ساڵانە بە مەلایەن حیوانێنن لە وڵاتانی ئەفریقاوانەوە ئاژەڵانە لەو کاتانە حاجی کاسێ سەریە بڕۆ لەوێ هەر لەو کوشتارگەیە کە سەریە بڕن بۆی ئیتر لە وێ پاگەکرێ و چاکرێ دوایەکرێتە
کە پسەکرێوەکرێتە معلەباتەوە نێرێ بە وڵاتان دەبۆی تۆیەکی لە وڵاتانەی کە تۆ حاجی خۆ لێرە چوو بۆی ئاژەڵەکە سەر بڕێ ئەگە وڵاتێکی خۆت پێویستی پێ بێ و فەقیرت هەبێ خۆیکی لەوانی کە سعود بۆت دەبێ بۆت بنێرێ بەڵام کە بۆ نانێرێ جا لەبەرەوەی کە ئاگای لێ نیە یان تەنسیقێک نییە یان وڵاتی فەقیرتر ئەبینێت لە تۆ ئەینێ وڵاتتر تۆ هیچ گیرانێکی خۆت پێویستیت پێێتی بۆیە جشکالیتیان نیە بەڵکو منیش داواکەم لە براو شکە حاجیەکانمان ئاژەڵەکانی کەوا قوربانی ئەگە دەسەڵاتیان هەیە بکرێت لێرە بیکەن و بەتایبەتی و شوێنانەی کە خەڵکی فەقیر و هەژاریان لە دەورەیە و خەڵکی فەقیر و هەژار گەڕکمان هەیە کەوا فەقیر و هەژار نشینی زۆرتیایە لەو شوێنانە بیبەشتنەوە پیان بڵم بوان لەو شوێنانە ئیشاڵا خێر و ساوابەکان چکە ئەسڵی خێر و ساواب بەو دەرەجەیەکات کە بە پێی محتاجی و خەڵک و شوێنە چەندێک محتاجی پێێتی بۆ ئینشاڵا بە زیاتەوە گادێک بکەمەوە زۆر باشە مامۆستا هەنێ ڕێکخراو هەیە ساڵانە لە کاتی قوربانیکردنە چەنەها سەرمەڕەکەن بە قوربانی بەڵام مەرجەکان ئەوەیە بۆ من ئەگەر تۆ بچیت بەشداریکە لەو قوربانیە بگومان ئەوان ڕەنگە کۆمەڵێک خێزانیان دۆزی بێتەوە کە کەم دەرامەت و هەژار بن ئەڵە تۆ ئەتوانی بەپێی ئیمکانەتی بە دارایی خۆت توانی بەشداری بکەیتە 100,000 توانی بێ 200,000 توانی بێ بەپێی باری دارایی خۆت بەڕای تۆ وا باشترە ئەو قوربانیە تۆ خۆت لە ماڵەکەی خۆت تا یاخود لە کوشتارگەکانە و خۆت باسی لێوە کرد خۆت بیکەیت و خۆت بیبەخشیتەوە بەسەر خەڵکیان ئاساییە بەم نەبەشداری بکە لێو ڕێکخراوانە شەپارە بی ئێمە پرسیارانە ئاراسەمانەکرد لە ژیانی ڕۆژانەمانە بەڵام جاری وا هەیە هەندێک حاڵەت هەیە کەوا خوشکێ گیانبرایەکی لەم سیتیانایە لە شوقایە شوێن و جێگا ڕێگای ئەوەی نییە ئەڵێ مامۆستا من حەزم لە قوربانیە شوێنێکی واشم نییە لە دەرەوەش خەڵکێکی وام نییە خەڵکی سیتیەکان بەڕاستی تۆزێ بەرەبەرەوە ئۆروپیان لێ دابڕابن لە خەڵکی عام و هینەکەی خۆمان بەرەبەرەوە ڕامە یەکی لە عیبەکانی ئەم سیتیانە ئەوەیە کەوا مۆزوعەکەشمان ئەوە نییەکەوە خەڵکی لە کۆمەڵایەتی و بەرەبەرە دابڕاوە کات بۆیە وش جێگا ڕێگای ئەوەشی نییە لە ناو شوقایەکە ئەوە بکات لەم حاڵەتە ئەگەر ڕێکخراوێک بە شەکل جێسی قەومتمانە بێت خەڵکێک نەبێتەوە پارەکەی تەسلیم کەیت و نەگاتە جێی خۆی ئەگەر ڕێکخراوەکە ڕێکخراوێکی جێ قەومتمانە بێت و ئەو کارە بۆ جێ بکاتەوە بیکەی بە وەکیل بڵێ کاکە گیان من ئاژەڵێکم بۆ بکەوە قوربانی مەسەل لە حەزەکە مەڕێکم بۆ سەر ببڕی بەرانێکم بۆ سەر ببڕی نرخەکەی چەندێ لە بازاڕڵی ئەوە نەیە کاکە ئەوە تۆ قەرزاری منی تۆ وەکیلم بە ئاژەڵێکم بۆ سەر ببڕەوە ئەمە نرخەکەیەتی و بۆم ببەشەرەوە بە خەڵکی مستاقا ئینشاڵڵا ئاگات بە شەرتێک سەرچاوەڕوون بی دڵنیابی لە ڕێکخراوەکە کەواگەێنە چونکە ئەمڕۆکە ئەبێ حەزر لە هەموو شتێ بکەی بەڕاستی ئەمڕۆکە خەڵکو و ڕێکخرا و شینی شەیەکەوە ناگاتە جێ و خەڵکێکەیە هەموو ڕێگایەکە خۆزێتەوە بۆ ئەوەیکەوە بۆ چاوچنۆکی بۆ پارە پایکردن و ئەبێ پێ بڵێ کە تۆ بۆ نمونە بە چنیەتێک بۆ کێ ئەەکەی وایە مامۆستا بەڵێ ئەبێ بسەڵی کاکە تۆ پێڵێ ئەڵێ من ناوەکەی تێ ئەم ئاژەڵم بۆ بکە بە قوربانی بۆم سەر ببڕە لە زیاتی فلانە کەس تۆوەکی لەم با بۆ فلانە کەسی سەر ببڕە چکۆ لەو کاتەکە سەر ئاژەڵەکە سەر بڕێ ئەڵێ من ئەم ئاژەڵم سەر بڕی ئەو قەسابەکە کە سەریە بڕێت ڕێکخراوەکە خۆی کابرا سەری نامڕێ ناوەکەی ببات بۆ کەسێک کە قەسابە سەریە بڕێ ئەم ئاژەڵەکە بۆ یەکڕێ بەو نرخەی خۆی داوای کردووە جۆرەکەی دیاری کردووە بەرانێکم بۆ بکڕە مەڕێکم بۆ بکڕە بزنێک نێریەک جوانەگایەک مەسەلەن بۆم سەربڕەکانی سەبڕنی ئەڵێ ئەمەم حیوانە من یەکەم سەریە بڕم بە قوربانی لە وەکیلی فلان کەسەوە لە جیاتی سەری فلان و فلان و فلان و فلان بسم الله الله ئەکبەر سەریە بڕێت بۆی بۆیە ئەژنە ئەگەر بەڵام خۆت ئیمکانێتت ببێ خۆت بیکەی و هەژار و خەڵک بناسی بەڕاستی خۆت چاکترە چکە دڵتەمینی وەلاکن لیەطمەئینە قەلبی بۆی کە دڵتەمینی بێت خۆت خەڵکی فەقیر و هەژار بناسی و جێگا و ڕێگات هەبێت حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بە خێزانی فەرمێ ئەی عایشە بچۆ ئەڵێ قوربانیە کە ئەڵێ بچۆ بەدیار قوربانیەکە تۆ بوەستە خێزانی خۆیەتی ئافتی گەنج و سەرەتای لاوێتی و ئەفەرمێ چۆ بەدیار قوربانیەکە تۆ بوەستە کاتێکە سەریە بڕن با خۆت بە دیاریەوە بیکا بۆ دەکەن بە قوربانی لەبەرەوە ئەسڵ وایە ئینسان ئەگەر بکرێت خۆت بە دیار ئاژەڵەکەەوە بیکات سەریە بڕی بۆ دەکەن بە قوربانی ئەگەر خۆشن نەیکەی باش مامۆستا من وەکو دوایین پرسیاری خۆمەگە لانش پرسیاری مابێ ئەمە باسمان کرد ئێمە وەکو هاوڵاتیان وەکو فەرزێک یاخو سونەتێک توانی قوربانی بکەیت ئێستا لەمڕۆوە تا چەند گرنگە ئەو کەسانەی ئاژەڵدارن شوانن بە ویژدانەوە لەگەڵ خەڵکا مامەڵە بکەن لەوانەیە 500 دینار بۆ خەڵک زۆر بێ لە ڕووی ئاینی ئیسلامەوە تا چەند گرنگە بتوانن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خەڵکا بکەن لەوەی کە حیوانی نەخۆشنێن بە خەڵک پارێزیە لە خەڵک نەسەنن و کەسێکیش لەوانەیە بە ساڵات چوە بێ بە تەکسیەک بڕوا بچێ حیوان بکڕ نەزانێ پارێزیای لێ بچەن ئەمە لە ڕووی ئاینەوەی ئیسلامەوە چۆن باس لەم بابەتاکرێ بەڵێ وڵات جادیارە خۆی ئیسلامەتی قسە نییە ئیسلامەتی کردەوەیە
ڕاستە بۆیە کەسێک کە بەکردەوە بە زبانوتی و بە ئیسلام بە ئیسلامەتەکەی بەکردەوە دەربڕی ئەوە مسلمانی ڕاستەقینەیە چکە پێ مسلسل باسی ئینێکا فەرمێ یا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه ئەی ئەوانەی کە بە زبان ئەڵێ مسلمان و بەڵام ئیمان نەچێتە ناو دڵتانەوە باسی شتێک کێیە باسی ئەو بابەتەکە لەو حەدیثەکە باسی ئەوواکە کە خەڵکانی بەگەڕێ بە دوای عیب و عاری مسلمانان و بە دوای بوختان و بۆ دوای ئەو شتانە بەڵام ئەمە بۆ هەمووی تەواوە شکەم ئیجماع یا معشر من آمن بلسانی بە زبان ئەڵێ مسلمانن بەڵام ئیمان نەچێتە دڵەکەتەوە یعنی بەکردەوەکان و زبانت هیچی مسلمانانە نییە بۆیە دەبێ مسلمان کردەوەکانی مسلمانانە بێت نەک هەلپەرست بێت و ئەوەی کەوا بە تایبەتی ئەگەر لە فەرزێکە زیای ژوەرگرێ زیادە هێشتا باشتر لەوەکەوە حیوانی نەخۆش چووکەم حیوانەکە بۆ کابراگەر نەشی زانێت لاوانێ لای خوا دروست بێ لە بەروی نەیزانیوە بەڵام کە زانی دروست نییە بەتاڵە گونە هەباریشە بەڵام بۆ کابرای کە کابرای ئاژەڵ فرۆش کە ئاژەڵەکە فرۆشێ کە ئەزانێ ئاژەڵەکە نەخۆشە و بۆ قوربانی نابێ و بە ئاژەڵی قوربانی و دروستی قوربانیدا بۆ کەسە گوناهەکەی هەموو یەکێدا ئەستوێ و کەسە لە کاتێک کام خەریکی کاسبێکی حەڵاڵە بە حسابی خۆی بەڵام پارە و کەسابەت و هەمووی حرامەکات لەبەرەوەی ئیسلامەتی کردەوەی نەک قسە زۆر باش دەستە خۆش بە مامۆستا سوپاس بۆ زانیاریەکانت زاندوومان کردی سوپاس بۆ ئامادەبوونت منش لێرەوە دوعای خێرەکەین کەوا حاجەکانمان خۆی گەورە قبوڵی بکات بە حەجێکی قبول کراوە بگەڕێنەوە بۆ ناومان و دوعا و پاڕەوانەکانیان پاڕانەوەکانیان بۆ ئێمەش و بۆ خۆشیان قبول بێت و ئەم جەژنەش ببێت بە مای خێر و خۆشی و ڕێگزیگوونەوەی دڵەکانمان هەم لەسەر ئاستی ناو هەرێم و هەم لەسەر ئاستی تاکەکانیش خی گەورە پیرۆزی کا لە جنابیشتان و لەسەر جە مسلمانان بێتە خێر و خۆشی دەستەکانی خۆش بێ دووبارە سپاس بۆ ئێمە لێرەشەوە جەژنە پیرۆزە لە جەنابت و لە تەواوی مسلمانانەکەین سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بەخێر مادوونێت مامۆستا سپاس